کاریگەری باشی دەبێت لەسەر گەشە سەندنی بازار چونکەن لە ڕێی ئەم جۆرە پرۆژانەوە هەم دەستێکی کاری چالاک و بەرهەمدار دێتە ئاراوە هەم کەرتی تایبەتیش پشت ئەستور دەبێ بە کەسانی ئەکادێمی و خاوەن بەهرە. وەک ئاماژەم پێدا لە سەرەتاوە پرۆژەکە بە توانایەکی کەمەوە دەستی پێکردووە بەڵام بە هیوایەکی گەورە لەگەڵ خۆی هەڵگرتووە. خۆشبەختانە هێدی خەریکە نزیک دەبینەوە لەو ئامانجە و پلانانەی کە دامان نابوو. ڕەنگە هەڵکشانی ژمارەکانیش باشترین بەڵگەی ئەم ڕاستیە بن. کە لە ساڵی 2014 دەستمان بەم پرۆگرامە کرد تەنها 8 کۆمپانیا بەشدار بوون و توانیان لە کۆی 3 زانکۆ شوێنی 28 فێرخواز بکەنەوە. ساڵی 2015 ژمارەکە بەرز بووە بۆ 127 فێرخواز بە بەشداری 8 زانکۆ و 16 کۆمپانیا. خۆشبەختانە بۆ ئەم ساڵ گەیشتووەتە 320 فێرخواز لە 15 زانکۆ و بە بەشداری 41 کۆمپانیا. واتە تەنها لە ماوەی 3 ساڵدا ژمارەکە 10 بەرامبەر خۆیدا زیادی کردووە. چاومان لەسەر ئەوەشە بە پشتیوانی هەمولایەک لە ساڵی داهاتوو گەشە بەم بەرنامەیە بین و ژمارەکان زیاتریش بکەین. لەبەرەوەش کە یەکێک لە ئامانجەکانمان هەوڵدانە بۆ بەدامەزراوکردنی هەموو هەوڵ و کارێکمان توانراوە لە سەرجەم زانکۆکاندا سەنتەری گەشەپێدانی کار بکرێتەوە کە ئامانجی هاوکاریکردنی خوێنکارە لە دۆزینەوەی هەلی کار و داڕشتنی نەخشە ڕێگای ژیانی خۆناغی دوای خوێندنیان. ئەمەش بۆ خۆی دەستکەوتێکی گرنگی ئەم پرۆژەیە. یەکێک لە پێوەرەکانی زانکۆ باشەکانی جیهان بریتیە لە پراکتیککردنی ئەو دەرسانەی کە لە هۆڵەکاندا دەوترێنەوە. لە کەم شوێن و سوچی ئەم جیهانەدا جێیەک ماوە کە خوێندن لی تەنیا لە چوارچێوەی تیۆریدا ماوە. بە ئەزمون دەرکەوتووە کە گرێدانی فێربوونی تیۆری و کاری پراکتیکی نەک تەنها بۆ فێرخواز و زانکۆکان باش بووە بەڵکو بۆ کۆمپانیەکان و بۆ بازاڕی کاریش ڕنگدانەوەی ئیجابی و بەرەو پێشچوونی بەرچاوی هەبووە. بۆیە لە ساڵانی ڕابردوو ئێمە لە حکوومەتی هەرێم هەوڵمانداوە خوێندنی پراکتیکی لە زانکۆ و پەیمانگەکان گەشە پێ بدەین. لە پاڵیشدا ئەم جۆرە پرۆژانەمان ڕاگەیاند کە کۆمپانیا و کۆمپانیەکانی کەرتی تایبەت لی بێنە پێشەوە بە شێوەیەک بەرژەوەندی دوولایەنی بازاڕی کار و فێرخوازانیشی تێدا مسۆگەر بکرێت. ئێمە لەم خۆناغەدا ئەرکێکی گەورەمان کەوتووەتە سەرشان کە بریتیە لە گەشە پێدان بە بازاڕی کار و کەرتی تایبەت و کەمکردنەوەی ئەو بارگرانیە لەسەر کەرتی گشتی کە بەداخەوە لە کاتی قەیرانی نەخوازراوی دارایی زیانەکانیان بەڕوونی دەرکەوتن. ئیتر کاتی ئەوە هاتووە کە هەمومان پێکەوە پایەکانی کەرتی تایبەت بەهێزتر بکەین بە جۆرێک کە ئابووری کوردستانی پێ ببوژێنینەوە و هەمە جۆری بکەین. ئێمە لە کاتێکدا ئاهەنگ بۆ ئەم دەستکەوتە دەگێڕین ئەو پەڕی نیگەرانین لەو بارودۆخە نەخوازراوەی بەسەر پرۆسەی خوێندندا هاتووە لە سنووری پارێزگەکانی سلەیمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین کە وردە پرۆسەی خوێندن و چارەنووسی زیاتر لە 600,000 خوێنکار و قوتابی ڕوبەڕووی مەترسیەکی گەورە دەبێتەوە. ئێمە بە گومان و ڕاڕان نین لە دانپێدانانی ڕەوایەتی خواست و داواکاری مامۆستایان و خەباتی مەدەنی ئەوانیش بە گەیاندنی پەیامی خۆیان بەرز دەنرخێنین بەڵام نەک بە شێوەیەک کە زیان بگەیەنێتە خوێنکارانمان. ئێمە ئەرکی خوێندنی سەدان هەزار منداڵ و فێرخوازانی ئەم ناوچانەمان لە ئەستۆدایە و ناتوانین هەروە بێدەنگ بین لەوەی کە ساڵێکی خوێندنیان بە فێڕۆ بڕوات. بۆیە گرەومان لەسەر وشیاری مامۆستا و دۆزینەوەی خاڵی هاوبەش و زمانی لێکگەیشتنە بۆ ئەوەی پێکەوە فریای ڕزگارکردنی ئەو بەشە بکەوین کە دەکرێ ڕزگاری بکەین و بە هەر جۆرێک بێت ساڵی خوێندن بخەینە سەر ڕێچکەیەکی دروست. ئەم قسانەمان لە کاتێکدایە کە لە ناخۆشترین و تاریکترین ساتی ژیانی ئێمەدا کە ساڵانی شەڕی ناوخۆ بوو هیچ کات پرۆسەی فێرکردن نەوەستاوە. دوور لە هەموو باس و خواستێکی فەرمی فەوتانی ئەم ساڵە هەمومان بەگشتی و مامۆستایان بە تایبەت دەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی ئەخلاقی و دەرونی و سۆزی دایک و باوکایەتی و ئەرکی پەروەردەکاری.
ئێستاش نەچووە بچێت و پێم وایە پێکەوە ئەم قەیرانە تێ ئەپەڕێنین و هەڵی دەسێنینەوە سەر پێ. ئامادەبوانی بەڕێز، لە سایەی بەرگری هێزە قارەمانەکانمان و لێبوردەیی و سەبری فەرمانبەرانی خۆڕاگەری کوردستان خەریکە ساڵی 2016 بەڕێ دەکەین. ساڵێکی پڕکێشە و ئاڵۆزی و قەیران و تەحەدا، بەڵام ساڵێک کە خەریکە لە تاریکیەکەیدا ئاسۆی ڕووناکی لێ دەردەکەوێ. لە کاتێک کە لە هەوڵداین کەرتی پەروەردە و بازاڕی کار لە یەک نزیک بکەینەوە، ئامانجیشمانە زیاترین هەلی کار لە کەرتی تایبەتدا دەستەبەر بکەین بە شێوەیەک کە ببێتە پاڵپشت و بەهێزکەری کەرتی گشتی. ئەزانین کە ناتوانین تەنها بە سیاسەتی تەقەشف لەم دۆخە دارایی و ئابووریە نەخوازراوە دەرباز بین. بۆیە لە ئێستادا بەردەوامین لە چاکسازی ڕاستەقینە و جەوهەری لە کەرتی گشتیدا، بە پشتیوانی و بەشداری تەواو و ڕاستە و خۆی سەرۆکی حکوومەتی هەرێم و بەندە و ئەندامانی پەیوەندیداری ئەنجومەنی وەزیران دەستمان بردووە بۆ چاکسازی ڕاستەقینەی دۆخی ئابووری کوردستان و بەدیهێنانی حکومڕانیەکی دروست و تەندروست. لەم پێناوەشدا خۆشبەختانە چاکسازیەکانمان لە پرۆژە و پێشنیارەوە گواستووەتەوە بۆ بواری پراکتیکی و جێبەجێکردن. هەندێک لە چاکسازیەکانمان بریتین لە نوێگەری و بەدامەزراویکردنی وەزارەتی دارایی و ئابووری بە شێوەیە کە ببێتە سەرەتایەک بۆ داڕشتنی سیاسەتێکی نوێی دارایی و لە ڕێشەوە بیکەینە پێشەنگ بۆ چاکسازیەکانمان. گۆڕانکاریەکانمان لە وەزارەتی دارایی 5 بوار لە خۆی دەگرێتەوە کە بریتین لە چاکسازی دارایی گشتی، گومرک، باج، بەڕێوەبردنی دارایی گشتی و بە ئەلکترۆنیکردنی پرۆسەکانی ناو وەزارەت. چاکسازی لە دارایی گشتیدا یارمەتیدەرێکی گەورە دەبێت بۆ داڕشتنی تەندروستی سیاسەتی بودجەی ساڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان. لە ڕێی چاکسازی گومرکیشدا دەستمان کردووە بە یەکەوە بەستنەوەی بنکە گومرکیەکان لە هەرێمی کوردستان لە ڕێی سیستمێکی ئێلکترۆنی لە پێناوی باشترکردن و خێراترکردنی خزمەتگوزاریەکان و دابینکردنی زانیاری دروست و شەفاف لە کاتی خۆیدا دەربارەی داهاتی گومرک. ئەمڕۆ ئەم سیستمە لە کۆی 6 خاڵی گومرکی لە 4یاندا ئەنجامدراوە و کە برایم خەلیل و باشماخ و فرۆکەخانەکانی کوردستان دەگرێت و لە ماوەیەکی نزیکدا لە خاڵە سنووریەکانی حاجی ئۆمران و پەروێزخانیش جێبەجێ دەکرێن. دەربارەی باج، سەرقاڵی چاکسازی بەرچاوین لە ڕێگای گۆڕینی سیستم و شێوازی کۆنی باج وەرگرتن و هەنگاونان بەرەو ستانداردێکی نێودەوڵەتی کە دەبێتە مای بەرزکردنەوەی داهات لە ڕێگای باجدەرە گەورەکانی کوردستان، بەبێ ئەوەی نەڕێگر بێت لە گەشەکردنی بازرگانی نەزیانیش لە باجدەری کەم دەرامەت بدات. هەر لە چوارچێوەی دارایی گشتیشدا دەستمان کردووە بە کۆنتڕۆڵکردنی خەرجیەکانمان لەلایەکەوە و باشترکردنی بەڕێوەبردننی پابەندیەکان و قەرزەکانی حکوومەت لەلایەکی ترەوە. لەم پێناوەشدا وەک هەنگاوێکی سەرەکی هێڵکاریەکی ژمێریاری نوێمان دروست کردووە بە شێوەیەک گونجاو بێ لەگەڵ ستانداردی نێودەوڵەتی. لە هەنگاوێکی تریشماندا دەستمان کردووە بە تۆمارکردنی یەکە بە یەکەی موچەخۆرانی کەرتی گشتی کوردستان لە سیستمێکی بایۆمەتری ناوەندیدا. پرۆسەی تۆمارکردنەکە بریتیە لە وەرگرتنی وێنەی پەنجەمۆری ئێلکترۆنی و وێنەی گڵێنەی چاو لەگەڵ وێنەی دەموچاوی هەموو موچەخۆرانی کەرتی گشتی. لەم هەنگاوەماندا تەنها دوای 3 هەفتەی کە دەستی پێکردووە توانراوە زیاتر لە 290,000 موچەخۆر تۆمار بکەین. ئەم ژمارەیە دڵنیامان دەکاتەوە کە دەتوانین لە کاتی دیاریکراوی خۆیدا بەرنامەکەمان کۆتایی پێبهێنین. لە ئەنجامی ئەم پرۆژە گەورە و استراتیجەدا دەبینە خاوەنی سیستمێکی کارگێڕی پتە و ڕوون و لە ڕێەوە چاکسازی فراوانتر لە پرۆسەی پێدانی موچە و ڕێخستنی میلاکات دێنینەوە ئاراوە. لەگەڵ تەواوبوونی کۆی پرۆسەکەدا سەرجەم خاوەند و موچە و سێ موچە نایاساییەکان ئاشکرا دەبن. ئەمە جگە لەوەی کە دیاردەی موچە خۆری وەهمی و بندیواریش لەناو دەبێن. هەوڵی جدیشمان داوە کاروباری حکوومەت و دام و دەستگاکانی
شەفافتر بکەین و بەشداری بە هاوڵاتیان بکەین لە پرۆسەکانی لەو پرۆسەیەدا لە پێناوی بەدەستهێنانی پشتگیری هاوڵاتیان بۆ بەرنامەکانمان و گەڕانەوەی متمانە لە نێوان هەردوو لامان. پێمان وایە حکومڕانی هیچ کات کێبڕکەی خۆشەویستکردن نییە، بە تایبەتی لە کاتی قەیراندا. بەردی بناغی هەوڵەکانیشمان لە ڕووی شەفافیەتەوە پەیوەندی بە داهاتی هەرێمی کوردستانەوە هەیە و وردبینیکردنی تەواوی پرۆسەی داهاتی نەوت و گازی کوردستان. لەمڕۆوە گرێبەسمان لەگەڵ کۆمپانیەکانی وردبینی نێودەوڵەتی واژوو کردووە، ئەوانیش بە فەعلی دەستیان بەکار کردووە. پرۆسەی وردبینیەکە هەر یەک لە پرۆسەی هەناردەی نەوت و تێچووی کۆمپانیا نەوتەکانی نێودەوڵەتی و خۆماڵیش دەگرێتەوە. بۆ نمونە پرۆسەی فرۆشتنی نەوتی خاو و بەرهەمەکانی نەوت چ لە بازاڕی جیهان بێ چ لە بازاڕی خۆماڵی بێ، لەگەڵ وردبینیکردنی پاڵاوگەکانمان و پرۆسەی ئاڵوگۆڕی سوتەمەنی. یەکێک لە هەنگاوە هەرە گرنگەکانیش تریشمان ئەوە بووە کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی پلاندانان لەگەڵ تیمی پسپۆڕانی بانکی نەودەوڵەتی کارمان لەسەر پێداچوونەوەی سیستمی سۆشیال کردووە لە کوردستان لە پێناو دروستکردنی هاوسەنگیەک لە نێوان ئیمتیازەکانی کەرتی گشتی و کەرتی تایبەت، بە تایبەت لەباری پرسی خانەنشینی و بیمەی کۆمەڵایەتی. ئازیزان، ئامانجەکانمان تەنها دەربازکردنی کوردستان نییە لە دۆخی ئەمڕۆدا، بەڵکو بەجێهێشتنی کوردستانێکی کارا و دەوڵەمەندە بۆ نەوەکانی داهاتوومان. کوردستانێکی بەهێز کە ئابوووریەکەی هەمەجۆر بێت و تەنها پشتی بە نەوت و گاز نەبەست بێت. بازارێکی کار کە فێرخوازانی وەکو ئێوەی عەزیز و هاوڕێیەکانتان بتوانن بە ئاسانی جێی خۆتانی تیا ببینەوە. بازارێک کە ئێوە ببن بە خاوەنی، کەرتێکی تایبەت کە تێیدا داهێنەر بن، کە تێیدا بتوانن خەون و خواستەکانی خۆتان تێدا بەدی بهێنن. لێرەوە دەستخۆشی لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی یەکەم بۆ بەردەوامبوونیان لە گونجاندنی پرۆگرامەکانی خوێندنیان لەگەڵ پێویستی بازار. هاوکات داوا لە هەموو کۆمپانیا و بازرگانەکان دەکەم گەرم و گوڕتر لەم پرۆژەیە بێنە پێشەوە و سوود لە بەهرە و توانەکانی فێرخوازان ببینن. ئێمەش لە حکوومەت بەڵێن دەدەین کە تەواوی پشتگیری و پشتیوانی خۆمان بۆ ئەو لایەنانە دەرەبڕین. دووبارە سوپاسی کۆمپانیا و زانکۆ و مامۆستا بەڕێزەکان دەکەم و پیرۆزبایی گەرم ئاراستەی خوێنکارە خۆشەویستەکانەکەم و ئەمەوێ لێرەوە سوپاسێکی تایبەت ئاراستەی دیلانخان بکەم کە زۆر ماندوو بووە بەم بەرنامەیە و ئەزانم کە ڕنگ بە یەکە بە یەکەی ئێوەی خوێنکارەکانی ئیزعاج کردبێ بە تەلەفۆن و ئیمەیل و پەیوەندیەکانی. هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم بۆ پرۆگرامەکە و بۆ ئایندەتان هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.